جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئێمە و بینەران لەگەڵ هاوکارم ئەمیر بە هەڵقەیەکی تری ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. بەڵێ ئازیزان لەلای منیشەوە سڵاوتان لەبێت، هیوادارین کە لە هەر کوێیەکان ساغ و سلامەت بن و مەجای ئەوشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش لەگەڵمان بن. ئازیزان، مەرگی ژینا ئەمینی شۆڕشی خەڵکی ئێرانی بردە جێگایە کە هەموو خەڵکی ئێران و کوردستان ببنە پێشەنگی ئەم شۆڕشە و هاوسۆزیەکی گەورەی ناوچەی و نێودەوڵەتیشی پەیوەست کرد بەخۆیەوە کە لە مێژووی سیاسی نوێی ئێراندا بێوێنێ و چاوەکان لەسەر ئەون تا کۆتایی بە دەسەڵاتی 44 ساڵەی ئێران بهێنێت. شۆڕشی ژینا ماوەی 7 مانگە هەر بەردەوام و بەردەوامی و زیندوو بوونەوەشی هەم لە خەباتی ڕۆژانەی ژنان و پیاوان ئەو وڵاتەدا و لە سەنگەری جۆرا و جۆرا دەبینین و هەم کاردانەوەی دژمن واتە کۆماری ئیسلامی ئێراندا. یەکێک لە ڕۆژنامەنووسەکانی ناوداری هەرێمی کوردستان و توێژێکی لە چلەمین ڕۆژی هەڵگیرسانی ئەم شۆڕشە لەگەڵ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبێت ئەوەڵی کۆمەڵە ئەنجام داوە کە بەهۆی گرنگی و بابەتەوە بەرنامەی ئێمە بینەرانی هەفتەی ڕابردووشمان بۆ بەشی یەکەمی ئەم گفتوگۆیە تەرخان کردبوو و بەشی دوو هەموو کۆتایشی ئێستا لەگەڵ هاوکارم گوڵناس پێشکەشتانی دەکەین. ئەو بەشە بە تایبەت تەرخان کراوە بۆ بابەتی بردومانی بارگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵات و کاردانەوەکانی. هیوادارین تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. ناوبڕێک ببینن دێنەوە خزمەتتان. بەڵێ ئەمیر ڕۆژنامەنووس لە بەشی دووهەمی وتوێژەکەدا پرسیاری یەکەمی کە ئەمڕۆ بۆ بەشی دووهەم ئامادەمان کردووە و لە هاوڕێ برایمە پرسێکە لە سەرەتای ئۆکتۆبری ئەمساڵ کۆماری ئیسلامی پەلاماری بارگاکانی حیزبە ڕۆژهەڵاتیەکان لە هەرێمی کوردستاندا ئەم پەلامارانەدا هاوکات بوو لەگەڵ خۆپیشاندانەکانی ئێران. بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران هەم سپای پاسداران بەڕەسمی هەم قەرارگای سپای حەمزە سەر بە سپای پاسداران ئێوەی تۆمەتبار دەکرد و دەڵێن ئەم هێزانە دەستیان هەیە لە ئاژاوەکانی ئێران لەبەر ئەوە بردومانمان کردووە و فڕۆکەی بێفڕۆکەوانمان نردوتە سەریان. ئەم ڕووداوە بۆ ئێوە چۆن بوو؟ پێشبینی کراو بوو ئەم قسانەی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران ڕاستە یا پێچەوانەکەی ڕاست و مانای ئەوەیە ڕەگۆڕیشتان لەناو کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان هەیە؟ دەور و نەخشتان هەبووە هاوشێوەی ئەوەی خۆتان دەڵێن دەور و نەخشتان هەبووە ڕەگۆڕیشەی کۆمەڵایەتی و سیاسیتان هەیە؟ ئەم ڕووداوگەلێ چۆن بووە و ئێوە چۆن دەیخوێننەوە؟ بەڵێ گوڵناس، هاوڕێ ئیبراهیم عەلیزادە سەبارەت بەم پرسیارە ئاوە وڵامی داوەتەوە وتوێتی ئەم مەسەلەیە چەند لایانی هەیە. یەکەم دەستێوەردانی کۆماری ئیسلامی لە کاروباری هەرێمی کوردستان تەنانەت موشکباران و تۆپبارانکردنیش پێشینەیەکی هەیە و لە ماوەی سێدەهەی ڕابردوودا بەردەوام تۆپبارانی سنوورەکانی کردووە. هەموو پاساوەکەشی ئەوە بووە کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لێیە. بەڵام بۆ ئێمە ئاشکرایە کە ئەم پەلامار و هێرشانە لە هەمان کاتدا شکاندنی سەروەری حکوومەتی هەرێم بووە. نیشاندانی ئەوەی کە ئەو دەسەڵاتە بەڕەسمی ناناسێت. پێیان وایە حکوومەت لەم سنوورەدانیە و هەر کات بیان هەوێت دەتوانن سنوورەکەی ببەزێن و هەموو کارێک بکەن بە شێوەیە کە دیتمان لە ساڵی 1996 لە باشماخەوە سنووریان بەزاند و یەکسەر خۆیان گەیاندە شاری کۆیە و تۆپبارانی بارگای حیزبی دموکراتیان کرد. بەڵام خۆشیان ئەوە دەزانن کە یەک پێشمەرگەی حیزبی دموکرات خوێن لە لوتی نەهاتووە و لەو تۆپبارانیدا کە کردیان. بەڵام ئەوەی بۆیان گرنگ بوو ئەو بوو کە لەشکری ئێران بە ناو خاکی هەرێمی کوردستاندا بێت و
حکوومەتی هەرێم لە بەرچاوی خەڵک بچوو بکەنەوە. دووهەم پەیوەندیدارە بە بارودۆخی پێش ئەم ڕووداوانە. کۆماری ئیسلامی و تورکیا لە ڕکابەریدان لە هەرێمی کوردستان، واتە هەردووکیان بەرژەوەندی خۆیان هەیە. کۆماری ئیسلامی نایهەوێت هەرێمی کوردستان بە تەنها بۆ تورکیا جێبێڵەت و بیکاتە پاوانی تورکیا، لەبەر ئەوە داوای بەشی ئابووری و سیاسی خۆی دەکات. دەستێوەردان دەکات بە شێوەیە کە لە بەشی تورکیا کەمتر نەبێت، هەم بۆ تورکیا هەم بۆ کۆماری ئیسلامیش پاساوەکە ئۆپۆزیسیۆنە. ئەمریکا وەکو دەسەڵات لەو ناوچەیە بەو جۆرەی کە گوڵۆپی سەوز بۆ تورکیا هەڵدەکات بۆ کۆماری ئیسلامی ناکات. هەر بۆیە قورساییەکە بە خازانجی تورکیە و کۆماری ئیسلامی هەوڵدەدات دەرفەتەکان لەدەست نەدات. سێهەم مەسەلەی عێراقە. کۆماری ئیسلامی دەیەوێت مۆری خۆی لە پێکهاتەی دەوڵەتی عێراقدا بێت. دەیەوێت کوردستانیش بکاتە ئامرازێک تا لایەنی خۆی لە بەغدا بەهێز بکات. بۆیە دەبێت لێرە هەرێمی کوردستان ئومیدوار بکات بە سازشی زۆرتر لە ڕێگەی فشارهێنانەوە. ماڵێک نزیک بارگاکانی پارتی دەداتە بەر موشک بە بیانی ئەوەی کۆبوونەوەی مەمورانی ئیسرائیلی تێدا بووە. وە چوارمیان ئەمانە لەلایەکەوە ئێستاش لەم دەورەدا شتێکی نوێ زیاد بووە، ئەویش ئەو خۆپیشاندان و سەرهەڵدانانەیە. ئێستا کە چەخماخی ئەو خەبات و سەرهەڵدانە لە کوردستانەوە لێدراوە، دەیەوێت بڵێت ئەوە لە دەرەوەی سنوورەکانەوە ئاراستەکراوە. حیزبە سیاسیەکان بە حیزبی دەرەوەی وڵاتی دەزانێت، نەک بەو شێوەیە کە ئەو ئەحزابانە ڕێشەی کۆمەڵایەتیان لە ناوخۆی وڵات هەبێت. هەروەها دەیەوێت مەسەلەی کوردستان بەرجەستە بکاتەوە تا بڵێت ئەوە هەر ئەو حیزبانن کە جیایی خواز بوون. دانەوێت بە خەڵکی ئێران بڵێن وریابن ئەو چەخماخەیە لە جێگەیەکەوە لێدراوە کە خۆیان جیاوازی خوازن و دایان هەوێت ئێران دابەش بن. هەموو ئەوانە پاسا و بەهانن بۆ ئەوەی سەرنجی خەڵک لە کۆمەلگاوە ڕابکێشن بەرەو دەرەوەی سنوورەکان. دەیەوێت کوردستان بکاتە مەترسیەک بۆ خەڵکی ئێران سەبارەت بە دابشکردنی ئێران و جیابوونەوەی. بەڵێ هاوڕێمەی لە بەشێکی تر لەم پرسیارانەدا بام پرسیارە بکەین و بەشێکی بخۆینەوە دواتر ناوبڕێک دەدەین. بۆ چوونێک هەیە کە ئەمە پرسیاری ڕۆژنامەنووسە لە هاوڕێ برایم دەپرسێ بۆ چوونێک هەیە کە گۆیا ئێوە پێشتر لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئاگادار کراونەتەوە، بۆیە هیچ زەرەر و زیانێکتان بەرنەکەوتووە. هاوڕێ برایم چی دەڵێت؟ بەڵێ گوڵناس هاوڕێ برایم ئاوا جوابی داوەتەوە و توێتی لە هیچ لایەنێکەوە بە دیاریکراوی بۆ ئەو ڕۆژ و ئەو کاتە ئاگادار نەکراینێتەوە. بەڵام یەکێتی کە بارگاکانی ئێمە لە ناوچەی ژێردەسەڵاتی ئەوانە بەردەوام ئامۆژگاریان کردوینی و تویانە ئێمە ناتوانین بەرامبەر بە هێرشی کۆماری ئیسلامی بەرگری لە ئێوە بکەین، دەبێت خۆتان ئاگاتان لە خۆتان بێت. بەڵام سەبارەت بە پەلامار و هێرشی ئەمجارە خودی کۆماری ئیسلامی بوو کە هۆشداریدا. ئێمەش بە جددی ماوەرگرت چونکە ئاشکرا بوو جگە لەو هاندرانەی پێشووتر ئێستا ئەو ڕاپەڕین و خۆپیشاندانی لە ئێران دەکرێت زیاد بووە و دەیەوێت سەرنجەکان بەرەو دەرەی سنوورەکان ڕابکێشێت. بەڵێ لە پرسیارێکی تریشە دەپرسێ کۆماری ئیسلامی مافیەتی تۆپبارانی بارگاکان بکات. هاوڕێ ئیبراهیم عەلیزادە جوابی داوەتەوە و توێتی لە ڕووی حقوقی نێودەوڵەتیەوە کۆماری ئیسلامی ئەو مافی نییە، چونکە ئەوە دەستڕێژیە بۆ سەر دەسەڵاتی حکوومەتی هەرێم. ئێمە بە زۆر خۆمان بەسەر حکوومەتی هەرێمدا نەسەپاندووە. ئێمە بەڕێکەوتن لێرەین و لێرەشەوە هێرشی چەکداریمان نەکردوێتە سەر کۆماری ئیسلامی. بەشێکی زۆر لە تەشکیلاتەکەمان لە سوێدە، بەشێکی لە ئاڵمانە، تەلەڤیزیۆنەکەمان لە وڵاتێکی ئوروپاییەوە بڵاو دەبێتەوە. ئەگەر مافی خۆیەتی هێرش بکاتە سەر ئۆپۆزیسیۆنی خۆی دەبا چەند موشکیش بە وڵاتانەوە بنێت، چونکە هەمان حیزبە. بەهانەکەی ئەوەیە کە گۆیا ئێمە لێرەوە هێزی چەکدار دەنێرینەوە و خەباتی چەکداری دەکەین دژی کۆماری ئیسلامی لە کاتێکدا 20 بۆ 30 ساڵە کاری وا هەمان نەکردووە، بۆیە ئەوە پاساوێکی دروست نییە. ئەگەر پاساوەکەیان ئەوەیە کە نفوزمان هەیە، ڕەنگە نفوزەکەمان لە ئاڵمانەوە ئاراستەی ئێران بکەین، ئێستا لەم سەردەمەدا کە دنیا پێشکەوتووە تەنها لە ڕێگەی رادیۆ و تەلەڤیزیۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە چیت هەبێت دەتوانیت بە هەموو خەڵکی ڕابگەینی. ئێمەش چیمان هەبێت لە هەمان ڕێگەوە دەتوانین بە خەڵکی ئێرانی ڕابگەینی. ئەگەر ناتوانێت لە وڵاتانە و کارانە بکات، بۆچی لە هەرێمی کوردستان دیکات؟ چونکە بەلاوازی دەزانێت هەرێم ناتوانێت کاردانەوەی هەبێت، چونکە دەزانێت هاوپشتیەکەیە لە نێوان کوردی ئێرە و کوردی ئێران. ئەگەرنا لای هەمووان ئاشکرایە کە ئەگەر ئێمە لە حاڵی شەڕدابین لەگەڵ کۆماری ئیسلامی بێگومان شەڕمان بەرامبەر دەکرێتەوە. من تۆپ بە ئەوە دەنێم، ئەویش بە پێچەوانەوە تۆپم پێوە دەنێت. چین ناوبڕێکی کورد بینین
پرسیارەکان زۆرن لەبەرەوەی کە بینەرانی ئازیزیش گوڵناس ماندوو نەبن کلیپێک بینین دێنەوە ئیدامەی ئەم گفتوگوێ لەگەڵ گوڵناس دەخوێنینەوەتان. ژیان ئازادی ژیان ئازادی ژیان ئازادی ئازادی سەرچاوەی خۆشی و شادی نابوو زوڵم و بێدادی سەرچاوەی خۆشی و شادی نابوو زوڵم و بێدادی ژیان ئازادی پێشەنگی شۆڕەژم بێ نەسرەوتن سەرکەوتن بێ پێشەنگی شۆڕەژم بێ نەسرەوتن سەرکەوتن بێ چەقڵی چاوی دوژمن بێ ژیان ئازادی تۆ نامریژی ناگیان ناوت ڕەمزی بەرخۆدان تۆ نامریژی ناگیان ناوت ڕەمزی بەرخۆدان تێکرا دێڵێن هەمومان ژیان ئازادی ناترسێم دەتڕوخێنم نالەرزێم لێت ناترسێم دەتڕوخێنم نالەرزێم تا ڕۆژی مردن دەیڵێم ژیان ئازادی بەڵێ ئەمی لە درێژەی ئەم و توێژەدا ڕۆژنامەنووس لە هاوڕێ برایم دەپرسێت بەڵام ئەوەیش ئێوە دەیکەن نیوەی شەڕە ئەگەر پێتان وایە خەباتی سیاسیە بۆچی لێرە چەکتان لەشانە جیاوازی لەگەڵ وڵاتانی دیکە چییە؟ بەڵێ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە بۆ بەشی یەکەمی پرسیارەکە وڵامی داوەتەوە وتوێتی نەخێر خەباتی سیاسیە مەسلەی چەکداربوون لێرە پەیوەندی هەیە بە سروشتی سیاسی ئەو ناوچەیە لێرە حیزبی سیاسی چەکدارن عەشایر چەکدارن هەشتی شەعبی لە پاڵدەستی ئێمە بە چەندین گروپی جیاواز و هەر کامەی سەر بەلایەنێک چەکدارن داعش هەرماوە گروپی تەروریستی کۆماری ئیسلامی بە نەهێنی هەن و چەکدارن تەنانەت خەڵکی ئاسایش زۆربیان چەکدارن لەوەها کەش و هەوایەکدا ناکرێ ئێمەش بۆ بەرگری لە خۆمان چەکدار نەبین دەوڵەتی کوردی مافی ئەوەی نییە ئازادی چالاکی سیاسی بدات بە حاونەتەوەکانی خۆی لە حاڵێکدا دەوڵەتی ئاڵمان و سوئێد و ئەوانەی تر ئەو مافیان پێدا بێت. بەڵێ بەشێکی تر لە توێژەکەدا ئەم پرسیارە تێتە ئارا کە قسەکانی تۆ مانای ئەوەیە کە ئێوە خەباتی چەکداریتان نەکردووە زەربەتان نەداوە لە سنوورەکان ئەگەر کۆمەڵی شۆڕژگەی ڕۆ حیزبی دموکرات کردویانە مافی خۆیانە با تۆ باران بکرێن دەتەوێت وا بڵیت ئەمە توێژەکەس کە ئەو پرسیارە کراوە لە هاوڕێ بەڵێ گوڵناس هاوڕێ ئیبراهیم عەلیزادە جوابی داوەتەوە و توێتی من ناڵم مافی خۆیانە با تۆ باران بکرێن چونکە ئەو شوێنانەی تۆ باران کراون شوێنی خەباتی سیاسی نەبوون شوێنی خانەوادە منداڵ نەخۆش پیر و بە ساڵاچوو بوون تۆ بارانی حیزبی دموکراتیان کردووە قوتابخانەی پێوە بووە ئەگەر سنوورەکان تۆ باران دەکەن ئەو شەڕە و ئەوە شەڕە و دەبێت هەرێمی کوردستان دیفاع بکات لە سەروەری خۆی ئێمە نین کە ئیدانەی تۆ بارانی هەڵگورت بکەین حکوومەتی هەرێمە دەبێت بڵێت من خۆم مۆڵەتم داوە بچنە ناو ئەو ناوچەیەوە بێ زەحمەت سەروەری ئێمەش مەشکێنن. بەڵێ لە بەشێکی دیکەی ئەو توێژەدا وا دەپرسێ لە هاوڕێ برایم کە لە بردومانی سەربارگاکانی ئێوە پرسیاری خەڵکەوەیە کە بۆچی کەمتر بارگای ئێوە بەرکەوتووە پێتان وایە ئەم بردومان و پەلامارانە درێژەی دەبێ پێتان وایە هاوشێوەی مجاهدینی خەڵق دەیانەوێت لە هەرێمی کوردستان دەرتان پەڕێنن؟ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە وڵامی داوەتەوە توێتی بەڵگەیەکم نییە و ئاشکرا نیم لام تا بزانم چۆن بڕیاریان داوە و چه بەرژەوەندیەکیان هەبووە ڕەنگە تێبینی ئەویان کردبێت کە شوێنەکەی ئێمە زۆر تێکەڵاوی خەڵکی یاساییە بەڵام ئێمە هەمیشە ئامادەین و خۆمان ئامادە کردووە ئەو ڕۆژەش ئامادە بووین و ئێستاش ئامادەین تا زەربەمان بەرنەکەوێت و قوربانی نەدەین چونکە دەزانین دژمنەکەمان غەدارە دەزانین دەیانەوێت لاوازمان بکەن دەیانەوێت وەرەی خەڵک بڕوخێنن بە لێدان و لاوازکردنی ئێمە سەبارەت بەو پرسیارێکەش ئاوا وڵامی داوەتەوە کە دەیانەوێت هاوشێوەی مجاهدینی خەڵق دەرمان پەڕێنن مجاهدینی خەڵق وەکو ئەوە وا بوو کە بە دەرزی کلیپس بە کۆمەلگای عێراقەوە لە کابن
هیچ ڕیشەیەکیان لە کۆمەلگای عێراقدا نەبوو بەڵام ئێمە بەشێکین لە نەتەوەیەکی داپلۆسراوی مافقراوی سەرکوتکرا و هاتووینەتە ئێرە بۆیە ئەوەی لەگەڵ مجاهیدین کردیان ناتوانن لەگەڵ ئێمە بیکەن چونکە ئەگەر حکوومەت و دەسەڵاتی ئێرە ئەو کارە لەگەڵ ئێمە بکات ئینکاری هەبوونی خۆی دەکات ئەو کات ناتوانێت بە عێراق بڵێت بۆ موچەم دەبڕی بۆ سەرکوتم دەکەی بۆ ناوچە دابڕاوەکانم ناگەڕێنێتەوە ناوچەی دابڕا و بۆ کوردایەتی و مافی کورد نییە لە کاتێکدا لانی کەمی مافی پەنابەری سیاسی و چالاکی سیاسی بۆ کوردێکی پاڵدەستی خۆت بە ڕسمی ناناسیت بۆیە ئاسان نییە ئەو کارە بکەن ئەگەر وا بکەن مانای وایە کە هێڵی سووریان بەزاندووە ئەمیر ئەگەر لێرەدا هاوڕابی بە کلیپی بێنین و دواتر دەگەڕینەوە لای بینەرانی خۆشەویست. اینجا کردستان است. کابوس فاشیستا. شێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان بانگەوازی شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتەمان بامسۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتەمان بامسۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان بامسۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان باوە یەک بین باوە یەک بین بێگاتە و گەلان یەکیەتی ترس دەخاتە دڵی دوژمنان باوە یەک بین باوە یەک بین بێگاتە و گەلان یەکیەتی ترس دەخاتە دڵی دوژمنان خۆ نەویستی بەدیدێنێ ئاوات و خەومان باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان خۆ نەویستی بەدیدێنێ ئاوات و خەومان باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان یەکسانی هەموو چین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان هاواری یەکسانی هەموو چین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان بۆیە گشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان شت ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان بۆیە گشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان شت ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زمان شت ژیان ئازادی بۆتە ڕەمزی بەرخودا باوەکەی کۆیلەی زۆردارانەی ئینسانەکان بۆ دەبێت چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدا تاوەکەی کۆیلەی زۆردارانەی ئینسانەکان بۆ دەبێت چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدا شۆڕشێکی گەورە مێکخەین بۆمان و نەمان با یەکجاری ئازادی بێت بەداهاتوومان بۆیە گشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان شت ژیان ئازادی بۆتە وێردی سەر زەمان شت ژیان ئازادی بۆتە ڕەمزی بەرخودا
بەڵێ ئەمێ لە درێژەی ئەم وتوێژەدا پرسیارێکی تر ئەوەیە کە واتە دووبارە بوونەوەی ئەزمموی مجاهدینی خەڵق بە کارێکی ناممکن دەزانن. بەڵێ هاوڕێ ئیبراهیم جوابی داوەتەوە توێتی پێم وایە ناممکنە دەرگای هەموو ماڵەکانی سلێمانی و هەولێر و هەموو شوێنەکانی تر بۆ ئێمە کراوەیە لەم ماوەیەدا کە ئەو پەلامار و هێرشانە ڕوویاندا بە سەدان کەس لەگەڵ هاوڕەکانی ئێمە پەیوەندیان گرت و تویانە نیگەران مەبن ماڵی ئێمە ماڵی خۆتانە. کۆماری ئیسلامی ڕایگەیاند کە ئەگەر بارگاکانی ناوشار نەگوازنەوە لێیان دەدەین تەنانەت داوای داخستنی قوتابخانەکانیان کرد. تەنها یەک دراوسەی ئێمە بۆ تەنها یەک جاریش لە یەک شوێن نەهات بڵێت نیگەرانم کەسیش ماڵی چۆڵ نەکرد چونکە هەست و سۆزێکی قوڵ هەیە کە ئێمە بەیەکەوەی گرێداوە. با نمونەیەکی ترتان بۆ بهێنمەوە چەند ساڵ لەمە پێش نزیکەی 40 پەنابەرمان نارد بۆ تورکیا لە شەرناخ پۆلیسی تورک کەشفیکردن و خەریک بوو زیندانیان بکەن. چەند دوکاندارێکی دەوروبەریش زانی بوویان کوردن لە ماوەی 30 دقیقەدا یەکەیەکە برانە ماڵەکان و شاردیانەوە. دوای هەفتەیەک بوو بۆ 2 هەفتە یەکە بەیەکە بەڕێکران بۆ تورکیا و ئەنکەرە و گەشتە ئیستانبول. ستەمی نەتەوایەتی جۆرێک لە هاوپشتی پێکێناوە هەر ئەو پێویستیە کە دەمانەوێت کۆنگرەی نەتەوەی پێکی بێنی هەر لەبەر ئەوەیە بەشێک لە ئیستراتیژیمان ئیستراتیژی نەتەوەیە و هەموو کوردستانی گرتوتەوە بۆیە پێم وایە بەراوردکردنی مجاهدین لەگەڵ ئێمە گونجاو نییە. بەڵێ ئەمیر لە پرسیارێکی دیکەدا وا پرسیار دەکا کە مەبەستت ئەوەیە ئەوەی ئێوە پشت ئەستورە بە خەڵک. بەڵێ هاوڕێ ئیبراهیم وتوێتی بەڵێ گومانی تێدا نییە پشت ئەستورە بە خەڵک بە بڕوای من تا ئەم خولەکەش حکوومەتی هەرێمیش هێڵی سووری نەبەزاندووە بەرامبەر بێمە. بەڵێ لە پرسیارێکی دیکەدا دەپرسێ کە بۆچی ئاسایش پێتان دەڵێت زەڕگوێز برادۆست و هەڵگورد چۆڵ بکەن تەنانەت دێنە سەر بارگاکانی ناوشار ئەم فشارانە تاکتیکە؟ هاوڕێ ئیبراهیم جوابی داوەتەوە توێتی پێیان نەگوتوین چۆڵی بکەن تەنها کۆمەڵی ڕێکاریان دیاری کردووە کە بۆ ئەو بارودۆخە ماقۆڵن و ئێمەش ڕەچاویان دەکەین. بەڵێ ئەمی لە بەشێکی دیکەدا ڕۆژنامەنووس لە هاوڕێ ئیبراهیم دەپرسێت کەواتە لەو پەلامار و هێرشانەی کرایە سەران کە هاوکات بوو لەگەڵ خۆپیشاندانەکانی ئێران تا چەندە لە هەڵوێستی حکوومەتی هەرێم یان یەکێتی و پارتی ڕازین وەکو حکوومەت و حزب لە هەمان کاتا تا چەندە لە هەڵوێستی خەڵک نووسەران و ڕۆشنبیران ڕازین. بەڵێ گوڵناس هاوڕێ ئیبراهیم وەڵامی داوەتەوە توێتی چاوەڕوانیمان لە حکوومەت و لە ڕۆشنبیران لەوە زیاتر بوو. ڕۆشنبیران بەداخەوە بەرامبەر بە کێشەی خۆشیان لە عێراق و لە هەرێم چالاک نین. بەرامبەر بە کێشەکانی باکوور و عێراقیش جۆرێک لە دوورە پەرێزی و خۆ دوورخستنەوە دەبینن. جگەلەوە بەداخەوە لە هەرێمی کوردستان هێزە ئیسلامیەکانیش کاریگەری خۆیان هەیە لەسەر کەشوهەوای سیاسی هەرێم. ئەوانیش بەو سەر هەڵدانە لە ئێران و بە دروشمەکانی مرتاح نین. پێم وایە حکوومەتی هەرێم لەگەڵ ئەوەش کەوتم هێڵی سووری نەبەزاندووە بەرامبەر ئێمە بەڵام دەیتوانی هەم بۆ پاراستنی سەروەری دەسەڵاتی خۆی هەم بۆ ئەوەی لە دوا ڕۆژدا لەو هاوسەنگی هێزی ناوچەیەدا جێگە و پێگەی باشتری هەبێت دەبواە بەهێزتر دەرکەوت بەیە. کۆماری ئیسلامی زۆر پێویستی بە حکوومەتی هەرێمە لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە بووە کە گەماڕۆی ئابووری سەر ئێران کەم بۆتەوە. هێندەی کۆماری ئیسلامی قازانج و دەستکەوتی ئابووری هەیە لە هەرێمی کوردستان دەیەکی هەرێمی کوردستان سوودبەن نابێت لەو قازانج و دەستکەوتە. ئامرازێکی زۆر بەهێزیان هەیە بۆ ئەوەی تەسلیمی هەموو فشارێکی کۆماری ئیسلامی نەبن. ناوبڕێک ببینن زوو دەینەوەلاتان درێژەی ئەم گفتوگوێ لەگەڵ گوڵناس دەخوێنینەوەتە. نێو دڵی داگیر کەران ئەی هەوا
بەزەبری پەیکەری شەو سێنەران پەیکەری شەو سێنەران ئەی گزنگانی سەراسۆ و دەمکەلی ڕێگەی خەبار هەڵگرانی بیری تازەی شۆڕش و موش دەینەجار ئەی بەرەنگارانی دونیای پڕ لە ڕەنج و ژینی ڕاش دەی بخوێنن دەنگ هەڵێنن بەو چەکە بۆ ژینی گاش بەو چەکە بۆ ژینی گاش بەو چەکە بۆ ژینی گاش سەر بە دوژمنکانەوی وا خوڕۆش و جۆشی چەکتان ڕۆی هەتا و بەڕزەوی با لە ڕەوتی سووری مێژ و شۆرەت و ڕەنگاتەوە با لە چوار قوڕ نەیجیهانە بەرزیتان دەنگداتەوە بەرزیتان دەنگداتەوە بەرزیتان دەنگداتەوە بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەبری پەیکەری چەو سێنەران پەیکەری چەو سێنەران تەزێنن دوژمنانی ڕووتەڵانی بێبژی و بیڕمێنن ئەی هەواڵان کۆشکی سەر نێزە و فری وا هەژاران دەستی ماند و تان لەسەر دڵدادەنێن دێن بەرە و ڕیستان بە کۆمەڵ دەست لە ناو دەست دێن و دێن دەست لە ناو دەست دێن و دێن دەست لە ناو دەست دێن و دێن ئەی کۆڵنگانی بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەبری پەیکەری چەو سێنەران پەیکەری چەو سێنەران بەڵێ ئازیزان لەم بەشەدا کە ڕۆژنامەنووس پرسیاری دیکە لە هاوڕێی برایم دەپرسێ وا دەپرسێ هەست بە مەترسی جددی دەکەن بەرامبەر ئەو فشار و بردومانانە یان هاوشێوەی ئەو فشارانەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا تورکیا دەستی داوەتێ بۆ نمونە لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوودا دەیان سەرکردەی پەکەکەی لە ڕێگەی درۆنەوە شەهید بوون پێتان وایە ئێرانیش لەم ماوەدا دەستی ئاواڵەتر بێت لە پرسیاری پێشتریشدا مەبەستم ئەوە بوو بۆچی تورکیا هەموو ڕۆژێ لە پێنجوێنەوە بردومان دەکات تا زاخۆ کەس قسە ناکە بۆچی بۆ ئێران ڕەوان نییە بێت و بردومانی کۆمەڵەوە دیموکرات بکات. بەڵێ هاوڕێی ئیبراهیم عەلیزادە وا وەڵامی داوەتەوە توێتی ئاشکرایە نەبوو تورکیا نەبوو ئێران ڕەوان نییە تورکیا ئەو تێرۆرانە دەکات چونکە زۆردارترە چونکە ئەمریکا ئەو مافەی بۆ سەلماندووەکە لە هەرێمی کوردستان تراتی بکات سەبارەت بەوەش کە ئێمە لە هەرێمی کوردستان هەست بە مەترسی دەکەین بەهۆی توانای شاراوەی کۆماری ئیسلامیە بۆ زەربەدان کۆماری ئیسلامی لەژێر پوششی کاری بازرگانی و کۆمپانیای جۆراوجۆردا بەدایان تیمی تێرۆریستی لە هەرێمی کوردستان چاندووە هەلومەرجی بۆ ڕەخساوە تا ئەگەر بیەوێ ئەو کارە بکات بەڵام تورکیا بێپەروا دەیکات ئێران کە هێشتا سنوورێکی ماوە و نەیبەزاندووە هۆکارەکەی ئەمریکایە ئەمریکا بەو ئەندازەی ڕێگەی داوە بە تورکیا لە ئاسمانی کوردستانی عێراقەوە زەربە لە پەکەکە و ئۆپۆزیسیۆنی خۆی بدات بەو ئەندازەیە ئەو ئازادی و جوڵانەوەی بۆ کۆماری ئیسلامی بەڕەسمی نەناسیوە و چاوپۆشی لێ ناکات لای کۆماری ئیسلامیش ئاشکرایە لەگەڵ ئەوەش کۆماری ئیسلامی ئاستی خۆی دەزانێت
زربەیەک دەوەشێنێت و دەردەچێت چاوەڕێی کاردانەوە دەکات چەند مانگ ڕادەوەستێت ئەمریکا کاردانەوەی نەبوو زربەیەکی تر دەوەشێنێت بۆیە جێگە و پێگەی تورکیە و کۆماری ئیسلامی لە کوردستان جیاوازی هەیە لەگەڵ ئەوەش بەهۆی هێزی کۆماندۆ و چاندنی تیمی تێرۆر لێرە لەلایەن کۆماری ئیسلامیەوە هەمیشە هەست بە مەترسی دەکەین هەوڵ دەدەین هەم بە کۆمەکی خەڵک هەم بە وشیاری خۆمان پارێزین بەڵای پرسیارێکی دیکە کە تێتە ئاراوە لەم وتوێژەدا ئەوەیە کە ئەو تاکتیک و ڕێگە چارانە چین کە بەرامبەر بە ئەم مەترسیانە دەیگرنە بەر هێزی پێشمەرگەی ئێوە ئامادەیە بۆ ئەو ئاڵوگۆڕانەی لە ئێران ڕوودەدات بە هۆی ئەو خۆپیشاندان و ڕاپەڕینە جەماوەریەوە بەڵێ هاوڕێی برایم عەلیزادە ئاوا وەڵامی داوەتەوە و توێتی پێم وایە ئەگەر هەلومەرجی بەشداری هێزی پێشمەرگە و خەباتی چەکداری بێتە گۆڕێ و ببێتە ویستێکی جەماوەری و زەمینەی بۆ خۆڵقابێت پێویست بەم هێزی ئێرە ناکات ئەو خەڵکەیەکە لەوێ لەسەر ڕێنێنی ئێمە چەک هەڵدەگرێت بەڵام ئێستا چارەنووسی ئەو سەر هەڵدانە بەبوونی هێزی چەکدارەوە گرێ نەدراوە نمونەیەکتان بۆ دەهێنمەوە ساڵی 1358 بەرامبەر بە کە بەرابەرە لەگەڵ 1970 زانی کە ڕژیمی شاڕوخا هەموو شاری سنە بەدەست ئێمە بوو جەماوەری خەڵک شاریان ڕزگار کرد ئەمجار پێشمەرگە دروست بوو نەک ئەوەی پێشمەرگە و هێزی چەکدار چوو بێت شاری ڕزگار کردێت شار بە خۆپیشاندان داگیرکردنی پادگان و داگیرکردنی بنکەکانی شارڕزگار بوو بە هەمان شێوە بۆ ڕزگاری شاری مهابات و شارەکانی دیکە بۆیە ئەوە سناریۆی دڵخوازی ئێمە کە دووپات بێتەوە نەک ئەوەی هێزی پێشمەرگە لێرە بچێتەوە بۆ ڕزگارکردنی شارەکان بەڵێ وا دەپرسێت کە هەست بە مەترسی دەکەن ئەمە ڕۆژنامە نووس دەپرسێت بڵێ هاوڕێی برایم عەلیزادە و توێتی بێگومان دەبێت خۆمان پارێزین بەڵام ئێستا زیاتر دڵخۆشین لە چاو ئەوەی هەست بە مەترسی بکەین هەرچەندە هەمیشە مەترسی هەیە بۆ کاری تەرۆریستی و پێدادانی موشەک لە دوورەوە ئەگەرچی پێشمەرگایەتی بەو شێوازە کۆنە ناکەین بەڵام ژیانمان ژیانی پێشمەرگایەتیە دەبێت خۆمان بۆ هەموو جۆرە ئەگەرێک ئامادە بکەین ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتان درێژەی ئەم گفتوگۆیە دەخوێنینەوە بۆتان لەگەڵ گوڵناس آوارگی، رنج و درد، سرکوب و ستم و گرسنگی دیگر از تحمل فراتر است. آی هم زنجیران، روز ما فرا رسیده است تا کی دنیای وارونه بر پای نیستد. هنگام رهایی فرا رسیده، جهان باید زیر و زبر گردد. جهان از آن سازندگان آن است. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران، به سوی آزادی، برابری، حکومت کارگری. نعمات و فراورده های انسانی و هر آنچه منشأ آسایش و شادی است تا کی در دست سود پرستان و غارتگران؟ دست غارتگران کوتاه تا این همه از آن همگان گردد. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران، به سوی آزادی، برابری، حکومت کارگری. زنجیر هزاران ساله خواهد گسست. آن روز جشن پردوام کارگران است، روزی که استثمار شدگان رهبری جهان را در دست گیرند. آفتاب جاودانه خواهد درخشید. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران، به سوی آزادی، برابری، حکومت کارگری.
بەڵێ ئەمی لەم بەشەدا پرسیارێکی تر کە ڕۆژنامەنووس لە هاوڕێ برایەم دەپرسێ وا دەپرسێت دەورانێکی زۆرە لە تاراوگە دەژین بەردەوامیش کە چاوپێکەوتنمان کردوە و توتە ئایندێکی باش چاوەڕێمانە ئێران ئاڵوگۆڕ بەخۆیەوە دەبینێ هێشتا هەر ئەم قسانە دەکەیت یان بەڵێنی تر دەدەیت بە پشتبەستن بەو ڕووداوانەی ڕوودەدا مەبەستمەوەیە تابلۆکەی بەرچاوت ڕوونترە هاوڕێ برایم عەلیزادە سەبارەت بەم پرسیارە ئاوە وەڵامی داوەتەوە توێتی هاندەری ئێمە بۆ خەبات هەر ئەوەیە کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش هاندەدات خەڵکی کرێکار و زەحمەتکێش ناچارن خەبات بکەن خەبات سربەخۆ لە ئاستی ڕووداوەکاندا بۆیان بژاردە نییە زەرورەتی چارە هەڵنەگری ژیانیانە ڕەنگە ئاستی ململانیەکەی تەنها ئەوە بێت کە جنێو بدات تا ئەوەی چەک هەڵدەگرێت و مانگرتن دەکات ناچارە ململانێ بکات ئەگەر نەیکات ئەوەی هەیەتی لە دەستی دەدات خەڵکی کرێکار و هەژار و ستەم لێکراو ململانێ ناکات بە مەرجی سەرکەوتن بەڵکو ململانێ دەکات لەبەر ئەوەی گرنگ و پێویستیە بۆ ئێمەش بە هەمان شێوەیە ئاشکرا نییە سەردەکەوین یاننا ئومێدواریشم سەر بکەین بەڵام لەگەڵ ئەوەش دەبێت خەبات بکەین من هەمیشە وتومە کوردستان بەو 43 ساڵ زیاترە کە بەرگریە قوربانی کەمتر داوە لە چاو ئیسفەهان بەرامبەر کۆماری ئیسلامی چه ئەوانەی لە شەڕدا کوژراون چه ئەوانەی لە شوێنی تر کوژراون 7,000 تا 8,000 ئینسان لە جریانی قەتڵ و ئامی 1367 لە زیندانەکانی ئێران لە کۆمەڵکوژی مانگی تیر و مرداددا لە سێدارە دران 150 بۆ 200 کوردی تێدا نیە لەبەر ئەوەی خەڵکی کورد بە بەرگریکردن و شەڕکردنی دەستکەوتی بەدەستێنەوە ئێستاش لێرە پێشمەرگەی ئێمە پێشمەرگایەتی دەکات لە تەلەڤیزیۆنی ئێمە دژ بە کۆماری ئیسلامی قسە دەکات سبەی دەچێتەوە 24 کاتژمێر ڕای ناگرن چونکە هاوسەنگیەک دروست بووە ئێمە وامان کردووە ئەو هاوسەنگیە دروست بێت کەواتە سەرقاڵی کارێکی ئەرێنین خەڵک هەسپەوە دەکات کە ئەو تەشکیلاتە بە هەموو ئەو ساڵانی کەدا لە تاراوگە بووە ئێستا لێرە هەبوونی بە سوود و گرنگە بەڵێ ئەمی لەم بەشەدا پرسیارێکی تر ئەوەیە کە بەرنامەیەکتان هەیە بۆ کاتی گەڕانەوە دەتانەوێت ئەزمموی ڕۆژاوای کوردستان دووبارە بکەنەوە کە دام و دەستگاکان لە شوێنی خۆی مایەوە هێزێک چوو دەستی گر بە سەریدا بارودۆخی ئاسایی دەڕوە خەڵکو و چاودێرانی سیاسی لێ رازین بەڵام بە پێچەوانەی ئەوە ئەزممویە لە ساڵی 1991 لە باشووری کوردستان ڕۆیدا بووە هۆی تاڵانی فەوتانی دام و دەستگای ئەرشیوی دەسانەوێت کام ئەزممون دووبارە بکەنەوە هی ڕۆژاوە یانی باشوور بڵێ هاوڕێی برایم عەلیزادە سەبارەت بەم پرسیارە ئاوە وەڵامی داوەتەوە و توێتی بێگومان نامانەوێت ئەزمموی باشوور دووپات بکەینەوە بەڵکو دەبێت لە ئەزممون هەڵە و خەباتەکەی وانە وەربگرین و بەکاری پێنین ئەگەر بڕیار بێت هەموو ئەو هەڵانەی لە پاڵدەستی خۆمان ڕوویانداوە دووبارەیان بکەینەوە وەک ئەوە وایە خەریکی ئاو خەسکردنەوە بووێتین دەبێت ئەو هەڵانە ڕەشاو بکەین ئەزمموی ڕۆژاواش ئەوەی کە پەیوەندی بە دەستکەوتە کۆمەڵایەتیەکانیەوەیە بە تایبەت لە بواری بەڕێوەبردننی خۆسەر و ئەنجومەنەکان و لە بواری مافیژنان و لە بواری بەیەکەوە ژیانی ئاشتیانەی نەتەوە جۆراوجۆرەکان دەبێت دەرسیان لێوەربژیرە ئەزمموی باشووریش دووانەمان پێدەڵێت یەکەمیان ڕاپەڕین گرینگە ئەگەر هاوسەنگی هێز گۆڕا دەبێت خەڵک هام بدرێت بۆ ڕاپەڕینی جەماوەری لێرە ڕەوا بوو کە یەک لە دوای یەک شارەکانی ڕزگار کرد لە ژێردەستی بەعس دەستکەوتێکی گەورەی کۆمەڵایەتی بوو دووهەم لەباربردنی شوڕاکان لە بەرچاو نەگرتنی ئیرادەی خەڵک پێشێلکردنی دیموکراسی ئازادی و مافی مرۆڤ گەندەڵی دارایی و ئیداری هەمووی دەبێت هۆکارەکانیان بناسین و خۆمانیان لێ دوور بگرین واتە وانە لە هەردوو خاڵەکە وەردەگرین بەڵام یەکەم بێ ئیجابی دووهەمیان بە سەلبی بەڵێ ئەمیر ڕۆژنامەنووس لەم بەشەدا لە هاوڕێ برایم دەپرسێ بە حکومی تەمەنی خۆت بە حکومی تاوانکاریەکانی کۆماری ئیسلامی بە حکومی ئاڵوگۆڕ لە هاوکێشە سیاسیەکانی ناوچەکە پێتان وانیە تۆ دەبێ بچیتەوە وڵات و شار و ماڵەکەی خۆت ئەگەر ئاڵوگۆڕی ڕوو بدات مەبەستمەوەیە ئەو هەموو ڕووداوگەلە پێمان ناڵێن کە دەبێت ئاڵوگۆڕ ڕوو بدات بەڵێ هاوڕێی برایم عەلیزادە سەبارەت بەم پرسیارە وتوێتی ئاوە جوابی داوەتەوە بێگومان ئەگەر ئاڵوگۆڕ ڕوو بدات دەبێت بچینەوە سەبارەت بەو ڕووداوگەلەش هێشتا ئەو هاوسەنگیە پێش نەهاتووە هێشتا دەوڵەت ساڵە هێشتا جەماوەری خەڵک ئامادە نییە تا ئەو ڕادەی کە بەڕاپەڕینێک شارەکان ئازاد بکات دەبێت هاوسەنگیەکە بە شێوەیە بگۆڕێت کە ئێمە بتوانین جێگەی خۆمان بکەینەوە بەڵێ ئەمیر ڕۆژنامەنووس کە دوو پرسیار ماوە لە کۆتایی و توێژەکە لەم پرسیارەدا دەپرسێ
لە هاوڕێ برایم کە چاوەڕوانی ئەوەت هەیە بەیانیەک لە خەو هەستی و هەست بکەی کۆماری ئیسلامی ئێران تەواو بووە. بەڵێ هاوڕێ برایم عەلیزادە وڵامی داوەتەوە توێتی پێم وانییە کۆماری ئیسلامی ئێران لەو دەوڵەتانە بێت کە وەها بە ئاسانی مەیدان چۆڵ بکات دامەزراوەترە. لەگەڵ ئەوەش هێزی چەکداری کۆماری ئیسلامی جیاوازی هەیە یەکە بە یەکان بەرژەوەندیان بە مانەوەی کۆماری ئیسلامیەوە بەسراوەتەوە لە ماوەی ئەو 40 ساڵ زیاترەدا بەشێکی زۆر لەو هێزانە جنایەتی وەهایان پێکراوە ڕێگەیان نییە بڕۆن بۆ هیچ شوێنێک. بەڵێ ئەمیر لە دوایین پرسیاردا ڕۆژنامەنووس لە هاوڕێ برایم دەپرسێ خۆ هەموو سیستمە سیاسیە توتالیتارەکان بە هەمان شێوان بۆ نمونە عێراق و لیبیا. بەڵێ وەکو ئاخرین وەڵام سەبارەت بەم پرسیارەی ڕۆژنامەوان کە پرسێتی لە هاوڕێ برایم عەلیزادە وڵامی داوەتەوە ڕاستە بەڵام ئەوەی من دەیبینم ڕژیمی ئێران هێندەی دەوڵەتی عێراق کارتۆنی نییە. دەوڵەتی شاش بە هەمان شێوە بوو. ناڵم زۆر دەمێنێتەوە بەڵام دەبێت هوشیاریەک بێنینە خەڵک نابەوەخت نەکەونە شەڕی یەکلاییکەرەوە لە کاتێکدا کە هێشتا بە تەواوی بۆی ئامادەنی. ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتان. أمان هوا دار بارونك زي ببينم جيني رزقات هاي لاشن خلي ظالم دبنم ديمني شادي أيواي ستم عورتي بريبو لجن وجانو أزادي هاي لاشن خلي ظالم دبنم ديمني شادي أيواي ستم عورتي بريبو لجن وجانو أزادي. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی کە پێشکەشتان کرا بەشی دووهەمی گفتوگوێ بوو کە هاوڕێ برایم عەلیزادە لەگەڵ ڕۆژنامەوانێکی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە 40 ڕۆژ لە ئەم شۆڕشەی ژینا تێپەڕ بوو ئەم گفتوگوێ پێک هاتبوو ئێمەش لە دوو بەشدا لە بەرنامەی ئێمە و بینەراندا پێشکەش بێ ئەوەی ئازیزمان کرد هیوادارین کە بە دڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێ وەرگرپێت هەر لێرەشدا بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی هەفتەی ئێمە و بینەران چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بن. لەلایەن منیشەوە زۆر سپاستانەکەم کە تا کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵمان بوون و گوێتان ڕاگرت. سپاس بۆ ئێوەی خۆشەویست مەڵاوە.